پێنسەر باسکردنی پێنتاوسەکانیان لە کۆتا نهۆمی نالی تاوەر کە کاتە پێنتاوسی بیناکە سێ شوقە هەیە کە تێبەرمەندی جیاوازتری هەیە لە شوقەکانیکە. ئەویش تێبەرمەندیەکان بریتین لەوەی کە ڕوبەریان گەورەیە و بەرزی ئەو نهۆمە 4 مترە کە لە نهۆمەکانی کە جیاوازە و هەر پێنتاوسێک هۆڵێکی گەورە و میوانێکی گەورەی هەیە. باڵکۆنێک بە چواردەوری بیناکە هەیە کە هەر شوقەیەک ڕوبەرێکی گەورە لە باڵکۆنی بەرەکەوێت و لە هەر شوقەیەک ئازاتر بۆ 4 بۆ 5 نووسنی هەیە. بەنزیکی 3 نووسنیان ماستەرن و لە پێنتاوسەکانم هەمام تورکی هەیە، چاکوزیم، ساونا و ژووری سینەماش بەردەستەتەیە. بە شازێکی زۆر سەردەمیانە دیزاین کراوە و ڤیوێکی پانۆرامای هەیە بۆ شاری سلێمانی و شاخی گۆیشەش. سێتاوەرەکەی سێکوچکەی بابان لەسەر پلاتفۆرمێکی 6,000 مترە جوجەی سەوزایی دانراوە کە بەبێ تۆپۆگرافی شوێنەکەمان سوودمان لێ وەرگرتووە بەوەی کە 5 نهۆم پارکینگ لەژێر ئەم پلاتفۆرمایە هەیە کە هیچ کاریگەریەکی خراپی لەسەر ڕووکاری دەرەوەی بیناکە دروست نەکردووە. بەپێی هەڵکەوتەی شاری دایک بووبێتە هۆی دروستبوونی لینکێک لە نێوان سروشت و شاخ و ناوجەرگەی شاردا کە ئەمەش سوودی لێوەرەگرێت بۆەوەی کە لەناو سروشتا بیت و نزیک بیت لە شوێنە جیاوازەکانی شاردا.